بارانبارینی بەلێزمە لە سنتەری شاری هەولێر بەردەوامە و تیمەکانی ژینگە پارێزی و هەروەها شارەوانیەکان و بەرگری شارستانیش لە حاڵەتی ئامادەباشیدانا. یەکێک لەو کارمەندانەی کە لێرەیە من ئێستا لەسەر شەقامی 60 مەترین بە دیاریکراوی ژێر بەرزەپردی فەڕەنسا و هەریری کە هەموو ساڵان ئەم شوێنە لەگەڵ بارینی باران ئاوی لێ کۆ دەبێتەوە. کارمەندێک کە لێرە باسی لەوە کرد کە هەر شەش شارەوانی هەولێر و هەروەها ژینگە پارێزانیش کە بەڕێوەبەرایەتێکی ترا خراونەتە حاڵەتی ئامادەباشی. مقدم شاخەوان سەید وتەبێژ بەرگری شارستانی هەولێر بۆ سەر باسی لەوە کرد کە بنکەکانمان لە هەموو گەڕەکەکان لە حاڵەتی ئامادەباشیدان و هەر بنکەیەک پێویستی بەهاناوە چوونەوە بێت ئەوە تیمی زیاتر دەخرێنە حاڵەتی ئامادەباشی. من ئێستا لەسەر شەقامی 60 مەترین بە دیاریکراوی ژێر بەرزەپردی فەڕەنسا و هەریری. تیمەکانی ژینگە پارێزی لێرەن و هەروەها تیمەکانی هاتوچۆش بە هەمان شێوە ڕێنوێنی ئۆتۆمبیلەکان دەکەن بۆ ئەوەی کە تووشی کوژانەوەی ئۆتۆمبیلەکانیان و یاخود تووشی پەککەوتن نەکەون و ئەو شەقامەی کە دەیبینن ڕاستەوخۆ شەقامی کەرکووکە کە بەرەو ناوبازار دێتەوە. لە ئێستادا تیمی هاتوچۆ ئەو شەقامەیان گرتووە و هەروەها دەتوانین بڵین شەقامەکەیان داخستووە لە ڕێگەی کۆڵانێکەوە بۆ ئەوەی کە هاوڵاتیان بەدەربن لەوەی کە ئۆتۆمبیلەکانیان بکشێتەوە یاخود بکەونە ناو ئاو و هەروەها پەچیان بکەوێت. تیمی هاتوچۆ لێرە لە شەقامی کەرکووک لە پێش ئەوەی بگەیت بە ترافیک لایتەکە شەقامەکەی داخستووە لە کۆڵانەکەەوە دەیەوێت شۆفێران هاتوچۆکەیان و یاخود ڕۆشنەکەیان تەواو بکەن.